کەوابوو یەکەم نقطەی سەرەکی ئەوەیە وا نەزانین دەستگا ئەمنیەکان هەموو شتێک دەزانن دەربارەی تو، وا نەزانی هەموو شتێک دەزانن دەربارەی ئێمە و ڕەوتەکە و ئیشکردنمان. ئەوانە زۆر لە غەشیمترن. ئەگەر وا وایە ئەمریکا ئەیتوانی 52 محاولەی کەشف کرد کە هەوڵیاندا بۆی بچن اختراقی ئەجیزەکانی بکەنەوە، بەڵام 11 سەپتەمبەریشان پێیان ڕانەگیرە، لەگەڵەوەشە کە خەبەریشان درایە کە تیار لە ئاسمانە هەیە نیازی شتی خراپی هەیە، هەر ناتوانرێت. چکە لەو کاتێ وەکو کۆندەلیسا ڕایز وتی 407 تیارە بە ئاسمانە بوو، کامیان بگرین، کامیان بێنینە خوارەوە. لەبەرەوە وا نەزانی ئەوانیش ئەوەندە بێ ئیشن دانیستون بەس مراقبەی هی من و تۆکەن، 20 کەس 30 کەسەکەن، ئەوە ڕاتبیان لەسەر هەزاران کەسە. یەکەمم نقطەیە لاتان جەوهەریوە کە دەستگا ئەمنیەکانن وامان لێ ئەکەن بەدگومان بین لە یەکتری، دڕدۆنگ بین، جێشوبهە بین لە لای یەکتری. ئەوە یەکەم نقطە لە لا دوات. دووهەم کاروباری ئێمە، ئیشی ئێمە وەنی خۆ تفەنگمان هەڵنەگرتووە بە ڕووی پارتی وێچێتی، ڕخنیان لێگرین و ئەڵێن ڕێفراندۆم درۆیە و فشێ و چاواشەکاری، لا یەکێتی ئەڵێن مجریم و حاقیدن بەرامبەر بە ئیسلامەکەمان و بریندارمان هەیە، مەیتمان هەیە، خەڵکمان هەیە، لەلایەن زیندە بە چاڵیان کردو لەژێر تەعزیبیانە مردووە. ئەمانە ناوەکانیان بزانین چین، ئەمانە بزانین لەکوێ دفن کراوە. لای پارتی خەڵکێکمانەیە گیراونەوە هەمووی 14 ساڵ و 15 ساڵ و 20 ساڵیان تەواو کرد. ئێنابێ بزانین ئەم وڵاتە لا قانونیەکەی بەرەبێ ئەم میزاجە. بەڵێ